الحمد لله رب العالمين، والعاقبة للمتقين، ولا عدوان إلا على الظالمين، وصلى اللهم وبارك على سيدي المرسلين محمد وعلى آله وصحابته أجمعين. برانی ئازیز و خۆشەویستم لە پرۆگرامی زاد قۆناغی دوو بابەتی فقه و شریعت لە پەڕەی 74 مستحبات الجنائز دەرسی سێمە لە ئەحکامی جەنائز ئەو شتانەی کە سنەتن لە کاتی جەنازەیە بکرێ. یەکەمیان مستحبات الجنائز حمل الميت ودفنه من فروض الكفاية، ودفنه مشروع بالكتاب والسنة. قال الله تعالى: ألم نجعل الأرض كفاة أحياء وأمواتا. وقال تعالى: ثم أماته فأقبره، أي جعله مقبورا. والأحاديث في دفن الميت مستفيضة، وهو بر وطاعة وإكرام للميت واعتناء به. یەکێک لە مستحباتی جەنازە هەڵگرتنی و دەفنکردنی. طبعا ئەمە واجبە، فەرزە کیفایەکانە، و دەفنەکەی مەشروعە بە کتاب و سنە. خوای تعالی فەرمی: ئەلەم نەجعل الأرض كفاة أحياء وأمواتا. و هەروەها خوای گەورە فەرمی: ثم أماته فأقبره، يعني معناه قبر لە زەویە ئەکرێ. و ئەحادیثمان زۆرە لەسەر دەفنی مەیت، گەیشتۆتە حەدی شوهرەت. و طبعا دەفنکردنی مردوویش چاکەیە، طاعەتی خوایە، ڕێزگرتنە لە مردوو و ئیعتیناکردنیشە بە مردوو، یعنی گرنگی پێدانێتی. بەڵێ. يسن اتباع الجنازة وتشييعها، ففي الصحيحين: من شهد الجنازة من شهد جنازة حتى يصلى عليها فله قيراط، ومن شهدها حتى تدفن فله قيراطان. قيل: وما القيراطان؟ قال: مثل الجبلين العظيمين. سنەتە ئینسان شوێنی جەنازە بکەوێت و تەشیعها لەگەڵا بچێ بۆ قەبرستان. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ: کەسێک ئامادەی جەنازەیەک ببێت تا نوێژی لەسەرکرێ، یەک قیراطی بۆ هەیە، کێو خێر. هەر کەسێک لەگەڵیا ببێت، لەگەڵیا بڕوا هەتا قەبرستان و دەفنەکرێ، 2 قیراطی بۆ هەیە. وتیان قیراط چیای؟ پێغەمبەری خوا فەرمووی 2 جۆری گەورە. يسن الإسراع بالجنازة، لقوله صلى الله عليه وسلم: أسرعوا بالجنازة، فإن تك صالحة فخير تقدمونها إليه، وإن تك سوى ذلك فشر تضعونه عن رقابكم. لكن لا يكون الإسراع شديدا، ويكون على حامليها ومشيعيها السكينة. سنة إنسان پەلەبکە لە جەنازەیە. پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه و سلم فەرمێ: پەلەبکەن لە جەنازەیە، ئەگەر چاک بێ ئەوە ئیگەینە شوێنی چاکی خۆی، خێرترە بۆ ئەو زووتر بڕاتەوە شوێنە. ئەگەر غەیری ئەوە بێ، چاک نەبێ، یعنی ئەوە شەڕێکە لە کۆڵ خۆتانێکەنەوە. ئەم حەدیثە لە پێشە باسمان کرد، بەڵام ئەڵێ ئیسراعەکە ئیسراعێک بێ، نابێ زۆر شەدید بێ. يعني بۆیە ئەوانەی کە جەنازە لەگرن یا ئایبن بە قەبرستان، ئەبێ سەکینە و وقاران پێوە دیار بێ. بەڵێ. ينبغي للمسلم إذا علم بوفاة أحد من المسلمين أن يخرج لاتباع جنازته والصلاة عليه ودفنه، لقوله صلى الله عليه وسلم: حق المسلم على المسلم 5: رد السلام، وعيادة المريض، واتباع الجنائز. أما حمل الجنازة وتشييعها فهو خاص بالرجال. ئەڵێ پێویستە لەسەر ئینسانی مسلمان، ئەگەر زانی یەکێک لە مسلمانە وەفاتی کردووە، کەوا دەرچێت شوێنی جەنازەکەی بکەوێ و نوێژیشی لەسەر بکەوە، دەفنیشی بکە. ئەمە طبعا ئەگەر کەس نەبوو. ئەگەر کەس هەبوو، ئەو کاتە سنەتە بۆی بچێت. پێغەمبەری خۆشەویست صلی الله علیه و سلم فەرمێ: حەقی مسلمان لەسەر برای مسلمانی ئەوەیە کە 5 طبعا یەکێک لەوانە شوێنکەوتنی جەنازەکەیەتی. طبعا نوێژکردنی و دەفنکردنیشی، نەک حەز شوێنی بکەوی، یعنی ئەوە مەبەست وەکو فەرزێک ئەگەر کەس نەبوو. بەڵام هەڵگرتنی و شوێنکەوتنی ئەوە تایبەتە طبعا بە پیاوان. ئافرەتان ئەو ئیشە ناکەن مەگەر کەس نەبێ. جار وایە کەس نامێنی، حاڵەت وای ڕووی داوە، تەنها ژن بووە. على الحاملين للجنازة السكينة والوقار، وعدم رفع الصوت، لا بقراءة ولا بغيرها. والأفضل المشي أمام الجنازة، لأن النبي صلى الله عليه وسلم وأبا بكر وعمر رضي الله عنهما كانوا يمشون أمام الجنازة. ئەڵێ ئەو کەسانەی کە لەگەڵ جەنازەیە ئەڕۆن، باش وایە سەکینە و وقاریان پێوە دیار بێ، لەسەر خۆیان پێوە دیار بێ. یعنی ڕاکردن حەساون نابێ ڕاکەی، یعنی وەکو کەسێ ڕاکەوازان جەنازە ئیلا بێ ئەسریعوا بالجەنازە، بۆ ئەوەیە یعنی پەلەی لێ بکەی لە شتەکانیە بۆ ئەوی زوو بگاتە قەبرستان، نەک لە ڕاکردن.
و نابێ دەنگیش بەرز کرێتەوە هاوارکردنەوە پێویست ناکات یعنی نە قورئان خوێندن و نەغەیری قورئان خوێندن و باشتر وایە ئینسان پێشی جەنازە بکەوێ ئەگەر چی ئیتیباعەکە وا دەرەکەوێت کە دوای جەنازە بکەوێ بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبوبەکر و عومەر پێشی جەنازە کەوتون لە دوای شێوەبی هەر ئاسایی یعنی باشتر یعنی خۆی لە هەر چوار لاوە بڕۆی ئاساییە بەڵام باشترەکەی بەردەمە ئەوەی بە سواری ڕێیەکە باش وایە لە دواوە بێ ئەو بۆ معلومات یعنی زۆر گرنگامە یعنی ئەوەی کە بە سیارە و بە وڵاغ لە دواوە بێ ئەوەی کە بەس بە پیادە لە پێشەوە بێ. يكره للمشيع أو من مرت به جنازة الجلوس حتى توضع الجنازة على الأرض لنهي صلى الله عليه وسلم عن الجلوس حتى توضع. طبعا مكروه بو كسي کە شوێنی جەنازەکە بێ یا ئەو کەسەی کە ئەدا بەلایشە جەنازەکە دابنشێ مەکروهە بێەوە پێوە بۆستی حتا جەنازەکە دائەنرێت لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نهی لەوە کردووە دانشیت هەتا جەنازەکە دائەنرێ بەڵێ نەک هەتا بینێژی هەتا دائەنرێتە زەوی معلومە ئەبێ ئەڵسیە إكراما. بەڵێ. يسن أن يعمق القبر ويوسع لقوله صلى الله عليه وسلم احفروا وأوسعوا وأحسنوا. سنة قبر يعني قول بكريت وفراوانش بكري لبروي في غمري خاص الله وسلم فرميتي حفري بكن فراواني كن وجوان بكن قبر بله. يسن أن يوضع الميت في لحده على شقه الأيمن ويجب أن يكون مستقبلا للقبلة لقوله صلى الله عليه وسلم في الكعبة قبلتكم أحياء وأمواتا. بەڵێ سنەتە مردوو لەسەر لای ڕاست دابنرێ لە ناو قەبرەکە ئیتر ئەگەر شەق بێتیش هەر بەلایە خێتە ناوی ئەگەر لەحدیش بێت هەر بەلایە ئەخرێتە ناوی وەکو لە وێنەکانە دیارە و ڕوو لە قیبلەش دانرێت لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ قیبلەی ئێوەیە بە زیندوێتی و بە مردوێتی. بەڵێ. ويجعل تحت رأسه لبنة أو حجر أو تراب ويدنى من حائط القبر الأمامي ويجعل خلف ظهره ما يسنده من تراب حتى لا ينكب على وجهه أو ينقلب على ظهره ثم تسد عليه فتحة اللحد باللبن والطين حتى يلتحم ثم يهال عليه تراب. الله سنة تشتي بقيت جير سري آية خشتي بيت آية بردي بيت آية خول بيت يعني وكو سريني في بكري وي ونزيك كريتا ولد دیوارەکەی باش پێشەوە وشتەخرێتە پشتی بۆ ئەوەی نەکنەوە پشتا بکەوێت نەوە پێشا بکەوێ. سبحان الله موقعی زۆر قورسە زۆر خوا پەنامان بدە. بەڵێ. ثم تسد عليه فتحة اللحد أي فرموا بخريتەوە شوێنە ئەمجا بانیە درێت و بقر حميداء فوشريت أمجا خوري شكريت السريع. ويرفع القبر عن الأرض قدر الشبر يستحب إذا بله وقبركيشي بقدر بستيك برزكريتوا يستحب إذا فرغ من دفنه أن يقف المسلمون على قبره ويدعو له ويستغفر له لأنه عليه الصلاة والسلام كان إذا فرغ من دفن الميت وقف عليه وقال استغفروا لأخيكم واسألوا له التثبيت فإنه الآن يسأل. سنة دعاء ويك خراوة قبر دعاء بو بكريت استغفاري بو بكريت دعاء لبردني بو بكريت الأخوة پیغمبری خوا صلی الله علیه و سلم ئەگەر کەسێکی بخسایەتە قەبر لەسەری ئەوەستاوە ئەی فەرموو دوعا بۆ براکەتان بکەن ئێستا پرسیاری لێکرێ. بەڵێ. يحرم المشي على القبور ووطئها بالنعال والجلوس عليها لما روى مسلم عن أبي هريرة رضي الله عنه أن النبي صلى الله عليه وسلم قال لئن يجلس أحدكم على جمرة فتحرق ثيابه فتخلص إلى جلده خير من أن يجلس على قبر. حرام ڕێکردن بەسەر قبرە یعنی پێ بنێتە بان قبرە بە تایبەتی بە پێ و هەر بەبانیا بڕۆی یان پێ بنەیتەبانێ بە نەعلەوە و دانشیتیش لەسەری لەبەرەوە حەدیسەی کە ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە لە ئەبو هورەیرە و خوای لێ ڕازی بێ فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر کەسێک لە ئێوە لەسەر پشکۆیەک ئاگرین دانشن
جلەکەی بسووتێنێ بگاتە پێستەکەیشی بسووتێنێ لەوە باشترە کە لەسەر قەبرێک دانشێت. ويكره كذلك المشي بالنعال بينها إلا في الممرات المعدة لذلك. وكراهتي شيء ببيني قبر كان بيت بروي بنعلوه كراهتي هي إلا عندي شونية ممرة دروس كريا بوت تبربون أو آساية. بالله. من بدع الجنائز بخير. أبيش بخير بدعكش بخير. من بدع الجنائز قراءة سورة الفاتحة والإخلاص وغيرهما على الميت، لأن النبي صلى الله عليه وسلم لم يفعل ذلك ولا خلفاؤه الراشدون ولا الصحابة أجمعون رضي الله عنهم. بالله أما هنديك بدعي جنازة كزيادة الرأي كومالك لعلماء وكمينك شانت أنك زورينك وشيخ الباني يعني زيادة الأمر يعني هي كما يخونون مرجنية قناعت من بيها به يكيك لو أنا الله خوندني سورة فاتحة وإخلاص وغيري أول سر مردو شكا بيغمري خاص الله سمني كردوه وخلفاء الراشدين جنيان كردوه وصحابش هميان نيان كردوه. الاجتماع في مكان للتعزية، قال ابن القيم رحمه الله لو وكان من هديه صلى الله عليه وسلم تعزية أهل الميت ولم يكن من هديه أن يجتمع للعزاء. كوبون ولا شوين يكبو تعزية ابن القيم أفرمي لا هدي في غمري خاص صلى الله عليه وسلم وابوه كوا تعزية بكابو بو مردو بلام لا هدي في غمر وانا بو كوبية ولا شوين يكبو بو عزاء طبعا وانية ما تشونك أو حديثا لو باروهاتوك ومالك يزور لعلماء لين ضعيفة كنا نعد الجلوس للتعزية وصنيعة الطعام للميت من النياحة وحديثا زورك لعلماء لو أنا إمامي أحمد بدروس نازانه بويا لبوچوني إمامي أحمد وحنبلي كانش زوريان ولو أنا الشيخ بن باز وأمانة الله آساية يعني تعزية كردن وإنسان لما لشهدان شيء وتعزية بكري وعندي كتير رأي أنواع ك آساية إنسان يعني أم تعزية شكل لا يخو معنا يبلان بو مرجع تكليفي كي زور لسر خلط نكات وأركو ما عندوبون يكنا خاطر سر خلقو خواردن بو خلق دروس كاو اما طبعا بهيج شيء وياك نابي اصل وا خلق خواردن بو دراوسكان خواردن بو مردوكا دروسكن بو خاون مردوكا دروسكن اصل وا دراوسكان يا او دورو برو خزمكان خواردن بو كسكاري مردوكا دروسكن نك امروا او دروسكا بلام علماء وتويانا اگر میوانك لدورو هاتبو بو برسو سرخوشي دروستا میوان داری بکري و خواردنی بو دروس بکري الو كاتش اگر كسكاركي دورو بري بي كان باشتره. استئجار من يقرأ القرآن للأموات ورفع الصوان ونحوه. قال الشيخ الإسلام ابن تيمية رحمه الله استئجار الناس ليقرأوا ويهدوه إلى الميت ليس بمشروع ولا استحبه أحد من العلماء. بالله الله بكري قردني كسي كبير قرآن بخيني بمردو وسمعوا أو شتانا دانا كخلق جوي لي بقري الله أما لسنة عنية ابن تيمية وعيوتوا عليه بكري قرتني كسانيك قرآن بو مردوكا بخيرن وهديه كان أما مشروعني وكسب علماء يعني بمشروع نزاني طبعا ليلة ابن تيمية باسي تعزيك ناكا ابن تيمية بو الله تكسيك مردوبي برو خلقي بو بقري بكري قرآني بو بخيرني ختمي بوبك چونك إسا أم تعزيه أقر لو كاتبوا على زماني ابن تيمية واينا أود لبروي إستا يعني للراسية وخلقك كو أبيت ودان شلوي يا أبي وتاري بودي يا أبي قرآن بخوين ري يعني إلا أبي أشتك بكري أجينا أبي بهالكي بو خوي يعني بويا جوانترين شت أويا كلوية قرآن بخوين ري ومصطفى عدويش لو هنا عليه من بحرامي نازانم يعني أجر ناتوان بلايم حرام أجر كسيكيش بيجري بكري قرآن بخوينه چونك ناتواني تو بهمو كسي بلاي سك كسانيك دياري كراو هي طبعا أو إشاء كان قرآن خوين للتعزية تو بيد ناكري بروي همو روجه بروي تشويني يا باني كي بلاي كاكا بيو كابرا واز إيشي خوي بيني وهمو إيشي ترك بكا وبيد لوي دانشي قرآن بخويني وهر ببلاش وبلاي روجنيا ودونيا وسينيا بويا والله أعلم وسط لموضوعك أويك أجر خلقانيك هبن لوي قرآن خوي أجر بوت كريا تعزية دان ني فخير على خير أجر بوت كريا بلان بو مرجع لمالي شان نيكي دوباره كما بلان بو مرجع لمالي شان نيكي نك إيساتو أروي لهر كولانيا كاتما شاكي دو شادر هل دراو جعد لخلق براو
50 سيارة وەسێنراوە و ئەمە وا چۆنە بێت يعني تعزیشی دانەناوە ئەمە على ئاساس ئەمە تعزیە دانەناوە جا ئەو قەرەباڵغیە ببرێتە مزگەوتێکیان قاعەیەکی دوور لە کۆڵانەکان نەک ئەو قاعانەوە هەنە سەر جادە ڕئیسیەکان لە ڕاستیە ئەو قاعانی کە لەسەر جادە ڕئیسیەکانن زۆر گوناحێکی گەورەیە يعني تۆ جاری وایە نیم سعات لەو قەرەباڵغیە دەرناچیت ئەمە شتێکی زۆر غەڵەتە بەڕاستی قاعەیەک ئەگەر کرا قاعەیەک لە ساحەیەک دروست بکرێ دوور بێت عەزیەتی خەڵق نەدا و ئەگەر حاڵەتێک کردت ئەوە بکە ئەگەر نەیکەی فەخێر على خێر نور على نور ئەگەر ئەو قەرەباڵغیشە دروست بوو ئەگەر کرا کەسێکە بێ قورئانی خوێنا و کرێ و مرێنەوێ یا محازەرەیدا یا قسەی خێری بۆ خەڵک کرد ئەوە چاکتر ئەگەر نەبوو کەسێک تشێنا ئەوەیشی بۆ بکەی لەوانەیە ئاسایی بێ والله أعلم چونکە هیچ بەڵگەیەک نییە لەسەرەوەی قەدەغی لێ بکە بەڵام ئەسڵ وایە وەکو دووبارەیەکەینەوە ئەسڵ وایە ئینسان ئەرک لەسەر خەڵق قورس نەکات بار لەسەر خەڵق قورس نەکات ئەوە ئەسڵە ئیتر ئەگەر جا کوڕی گەرەکە بتوانێت نەیکا پیاوی ئەوێ نەیکا دەرگای ماڵ داخە بڵێ کاکە من تعزیە دانانم ئیتر ئەمە خواست من خەڵکم بینیە قەدەغی کردە لەوەدا ماڵەکەی ئەوەنە قەرەباڵغ بۆ خۆی و خزمەکانشی وتیانە خۆزگایە لە قاعدامان نایە ئیتر ئەبێت تۆ بڵێ مەیە ئەبێ مایە ئەبێ بڵێ مەیە ئەبێ بڵێ کاکە ڕەحمەتی خواتان لێبێ ئەبێ بڵێ کاکە لەسەر قەبرستان بڵێ کاکە خەڵکینە خوا خێری هەموو لایەک بنووسێ براکەم من نە لە قاعدایەنم نە لە ماڵەدایەنم نە چادری بۆ هەڵەدەم لەیرێ هەر کەسی ئەگەر سەرخۆشی لە منەکە بێ لێرە بیکات و من سبەی ڕۆمە سەر ئیشی خۆم کەس نەیە بۆ ماڵ ئەگەر بتوانی بیکەی من شێشم دەست خۆش بی بەس کە نەتوانی بیکەی منعی قاعەکەش لە کەس مەکە ئەڵێم یعنی ئەگەر کەسێک من خۆم ناتوانم چونکە لایەنی کۆمەڵایەتی بە تایبەتی ئێستا لایەنی کۆمەڵایەتی لە کوردەواری خۆمانە زۆر زاڵە ئەم بابەتەیشە خۆ نەهێکی سەریحی لەسەر نەهاتووە دوای ئەوەیشە تۆ بەهۆی ئەو لایەنە کۆمەڵایەتیەوە دەیەها شتی تریش لە پاڵی ئەکرێ بۆ نمونە یعنی دڵی کەس و کاری مردۆکە خۆشەکرێ یعنی ئەمە شتێکی باشە یعنی ئەو کەسە مەشغوڵەکەی یعنی جاری وایە تۆ کوڕێکت ئەمرێ براینە تۆ بیر مەکەرەوە دایمەن دایکێکت ئەمریان باوکێکت ئەمرێ پیرە یعنی زۆر کاریگەری هەموو کەس حەقی هەموو مردوویەک تەسیری خۆی هەیە بەس جاری وا هەیە مناڵێکت ئەمرێ ئەممەنە کاریگەرە ئەگەر خەڵک نەیە بۆ لە چێتە بی بۆیە ئەمە پێغەمبەر وای نەکردووە پێغەمبەر کە جەعفەر وەفاتی کردووە 3 ڕۆژ لە مزگەوت ماوەتەوە یعنی بۆیە ئەم بارە لەسەر خەڵق قورس مەکە مادام شریعت قورسی نەکردووە مادام ئەو خوایی بەو عەزەمەتی خۆیە شتێکی لەسەر ئەم بابەتە دانەبەزاندووە بار لەسەر خەڵق قورس مەکە و لەسەر خۆتیش قورسی مەکە و فتوایەک مەدە کە دوای پێتەڵ نەگیرێ ئەسیری زمان خۆت مەبە ئەسیری زمانی خۆت مەبە جاری وایە ئێمە ئەسیری زمانی خۆمان بووین بەڵێ رفع القبور وتجصيصها. فعن أبي الهياج الأسدي قال لي علي بن أبي طالب رضي الله عنه: ألا أبعثك على ما بعثني عليه رسول الله صلى الله عليه وسلم ألا تدع تمثالا إلا طمسته ولا قبرا مشرفا إلا سويته. بەڵێ نابێت قبر بەرز کرێتەوە نابێت گەچکاری و ئەو شتانە بکرێ ئیمامی علی خوای ڕازی بێ فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی فەرموو ئین ئەبی الهەیاج فەرمێ ئیمامی علی پێی وتم ئایا نەدنێرم بۆ ئەو شتێک کە پێغەمبەری خوا منی بۆ نارد ئەوش ئەوەیە هیچ بتێک مەیە ئیلا تەختیکە و هیچ قبرێکی بەرزیش مەیە ئیلا تەسویەیکە تخصيص زيارة المقابر بيوم الخميس الأول أو بعد 40 يوما أو بعد سنة أو يوم العيد وليلته. سردانی قبرستان تخصیصی مەکە بە ڕۆژێکی دیاری کراوە هەنێ کەسێ ئەڵێ ڕۆژانی ئەوە یان هەر کاتێ سەردانت کرد ئاساییە مەیخەرە چلە و سەرساڵ و ڕۆژی جەژنان و شەوانی جەژنان و ئەمە مەکە ئەمە هیچ ئەسڵێکی لەسەر نییە هەر کاتێ بچی بۆ سەردانی قبرستان ئینشاءالله سنەتە و دوعای خێر بۆ مردوەکان بکە و تاو. لبس الأسود أو تعليق شريط أسود على صورة الميت. جلوبەرگی ڕەش لەبەرکردن حرامە و ئێستا خەڵکیش ئاوا شریتێکەدا لە قەی ڕسمەکە ئەویش هیچ ئەسڵێکی نییە لە شریعەتە ئەگەر چی من وازانم ئەمە فرە خراپ نەبێ چونکە جاری وایە کابرا ڕسمێکی هەڵواسیە ینی باوکی وەفاتی کردووە خەڵک خوێندنەوەکە ناخوێنێتەوە
گشتی ێژە اینی لێکە وا نازانێ مردووە ئینەکە ناخوێنێتەوە ئیلا ئەو ئینە ڕەشاوێتە علامەتێک کە ئەمە مردووە تێگەن لە قسەکەم خەڵک شتر ئەنووسێ لە کۆمنتە نازانێ ئیتر یعنی قصدم ئەم ئەرکێ لەسەر خەڵک قورس مەکە بەڵام ڕەشپۆشین بۆ غەیری ژن بۆ مێردەکەی هیچ کەسێک لەبەر خاتری هیچ مردوویەک ڕەش نەپۆشێ داواکارم خوای تەعالی بە خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە و هیدایەتمەندە ئامین